ئازیزان لەم بەشەی پرۆگرامەکەمانە باز لە ئەنجامدانی سۆنەرەکەین چەند زانیاریە گەخینە ڕوو لەسەر ئەنجامدانی سۆنەر بە تایبەتریش بۆ خانمانی دووگیان با بزانین لە قۆناغی دووگیانیە چەند جار سۆنەر ئەنجام باد ئەو خانمە ئاساییە هەروە ئەپرسین با بزانین سۆنەر هیچ گرفتێک بۆ تەندروستی کۆرپە و دایکەکە دروست دەکات یاخود نا بە شێوازێکی گشتی ئەو گرفتانەی کە لە ڕێگای سۆنەرەوە دەرەکەوێت کامانن جۆرەکانی سۆنەر کامانن کەواتە کۆمەڵێک زانیاری چڕۆپڕ لەسەر پشکنینی سۆنەرە خێنە ڕوو بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ناسر عەبدوڵڵا کە بەڕێزیان پسپۆڕی تیشک و سۆنەر و هەروە مامۆستای زانکۆن. دکتۆر سڵاو لێ بە زۆر بەخێر بێ. بانی باش دکتۆر بەخێر بێ. باینتان باش سڵاو لە جەنابتان و لە بینەران خۆشحاڵم بە ئامادەبوون و هیوادارم کە بتوانین ڕوونکردنەوەیەکی تێر لەسەر بابەتی سۆنەر و دووگیانی و ئەوانە پێشکەش بە هاوڵاتیان بکەین. ئێمەش بە هیوایین دەست خۆش بە دکتۆر هەر دەستپێکی گفتوگۆکانمان باسێکی ئەومان بۆ بکە با بزانین لە ڕێگەی ئەنجامدانی سۆنەرە و پشکنینی سۆنەر چ گرفتێک دەرەکەوێت؟ بەڵێ خۆی بۆ دووگیانی ئێمە هەر لە بیدایەتەوە سۆنەر زەڕورە و پێش ئەوەی دووگیانیش بێتەنانەت بڵێن بۆ دیاریکردنی قەبارەی هێلکە و ڕەحم و ئەوانە سۆنەر ئەکرێ بۆی بزانین ئەم ژنە ئامادەیە بۆ ئەوەی دووگیان ببێت لەوایە زۆر یارمەتیمانەیە دوایی کە بڵێن دووگیان بوو هەر لە سەرەتاوە ئێمە سۆنەر بەکارێنین بۆ دەستنیشانکردنی دووگیانیەکە و چۆنیەتی ئایا طبیعیە یاخود هیچ ناڕەحەتیەک و مشکلەیەکی هەیە. لانی کەم پێویستیمان بە 3 جار سۆنەر هەیە بۆ هەموو دووگیانێک و ئەتوانین زۆر زیاتری ژیانی بۆ نمونە ماڭانە سۆنەر بکات لەبەرەوەی تا ئێستا زیاد لە 50 ساڵ سۆنەر بەکارێت هیچ زیانێکی لاوەکی نەبووە بۆ لەشی مرۆڤ یاخود بۆ کۆرپە و ئەتوانین بەکاری بێنین چەند جار و دووبارەی بکەینەوەنێ و زۆر سوودیشی هەیە. باشە سوودەکانی چییە؟ ئێمە لە بیدایەتی حەملە دووگیانیەکەیە ئێمە پێنجەمین هەفتە ئەتوانین دووگیانیەکە ببینین ینی وەکو کیسێک لەناو ڕەحمی ئەو ژنە ئەیبیندرێت بۆ دڵنیابوونەوەی کە ئایا چەند کیسە بۆ ئەوەی بزانین کیسەکە لە شوێنی خۆیەت ینی حەملەکە لە ناو ڕەحمایە چونکە هەنێ جار ئەو حەملەکە دروست دەبێ لەوانەیە لە ناو بۆری یا لە دەرەوەی ڕەحم بێ ئەوانە کە پێویستە زوو چارەسەر بکرێن ینی یەکەم شت بۆیە ژمارەی حەملەکە بزانین جاری وایە دوانەیە یا سیانەیە دووەم بۆی بزانین لە شوێنی خۆیەتی و بە شێوەیەکی نۆرمەڵە ئەوانەمان بۆ دەستنیشان دەکەن. باشە لە پێنجەمین هەفتەیە بڵێنەوە. زۆر باشە دکتۆر کەواتە ئێوەکو پزیشک ئەم خانمە کاچێتە پرۆسی دووگیانیەوە لەم نۆمانگەیە کاتەکانی بۆ دیاریەکەن کام خانمە لەکەیە پشکنین کاتۆ باسیەوەت کرد لەو پێشمانگە بووی ئەوە دەرکەویا بود زۆر خانمانەیە جیاوازتر هەر بەردەوام ئەوێت بزانێ کۆرپەکەی چۆنە تەندروستی خۆی چۆنە زۆرترین سۆنەر ئەنجامە لە شوێنەکانی تر ئێساش ئامێری زۆر پێشکەوتوو هاتووە ئێوە چۆن کاتەکانی بۆ دیاریەکەن؟ خۆی لە ڕاستیە ئێمە وەکو پزیشکی سۆنەر کاتی بۆ دیاری ناکەین ئەگەر بێتە لای ئێمە بڵێن لای پزیشکێکی ترەوە نهات بێ پێڵێن ئەڵێن تۆ مەفروزە لە 11 بۆ 13 هەفتە سۆنەرێک بکەیت لە 18 بۆ 22 سۆنەرێک بکەیت و لە ئەخیریشەوە کە نزیک بوویتەوە لە تەواوبوونی حەملەکە سۆنەر بکەیت بەلایانی کەمەوە ئەمانی 3 جار پێویستە ئەمە ینی بڵێن وەکوڵێن مینیمم لانی کەم ئەبێ 3 جار بەڵام زۆربەی نەخۆش کەیەتە لای ئێمە یا خۆی هاتووە خۆی حەزەکە مەسەلەن بزانێ حەملەکەی هەیە دڵی لێ ئەیە مناڵەکەی چۆنە ئەمانە یا خۆت پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵبوون ئەینێرێک کە ئەوانیش بە دڵنیاییەوە لە کاتی پێویستە ئەینێرن بۆیە ئەبێت لانی کەم ینی مهمترین و گرنگترین شت ئەوەیە کە لە 11 بۆ 13 سۆنەر بکرێت. باشە دکتۆر باسێکی ئەومان بۆ بکە با بزانین ئەو خانمانی کە دووگیانن هەمیشە بە بەردەوام
قەلەقی و ترس و دڵەڕاوکیەک لە دڵ و دەرونیانە دروستە بێ ئەڵێ ئەخۆ مناڵەکەم نوقسان نەبێ ساغ و سەلامەت بێ باسێکی ئەومان بۆ بکە لە ڕێگەی ئەنجامدانی سۆنەرە و لە چه هەفتەیەکیشە ئەتواندێت بۆ نمە تەندروستی مناڵەکە دیاری بکرێ یاخود ئەگەر منداڵێک گرفتی داونی هەبێ ئایا لە ڕێگەی سۆنەرە و دەستنیشانەکرێت پێش وەختە چ گرفتێکی تر هەیە کە زۆر باو بێت و بتوانێت لە ڕێگەی سۆنەرەوە ببینرێت و لە چه هەفتەیەکی شا دکتۆر ئەمانە دیاریەکرێ بەڵێ ڕاستێکی ئێستا سۆنەرەوە پێشکەوتووە ینی ناڵم لە سەد بەت لە ساڵ زیاتر ئەتوانین دەستنیشانی نوقسانی و زگماکیەکان بکەین کە سۆنەرە ئاسایەکەیان جۆرێکی تر بە پێی سۆنەرەکە ئێستا ئەتوانین باسیکەین وەکوتمان لە بیدایەتەوە کیسێک دروزە بێت توانین کیسەکە ببینین جاری وایە ئەو کیسە بە شێوەیەکی طبيعي دروز نابێ وەکو هێشووی لێیە ئەوە حملی هێشووی پێ ئەڵێن ئەوانە تەشخیص دەکرێت دوایی کە مناڵەکە دڵی لەلایەنەکەوێت توانین بداین چۆن دڵی لێیان ژمارەی لێدانی دڵی ئەمانە مهمترین سۆنەر کە بکرێت لە وتمان لە 11 بۆ 13ەیە بۆچی لەم تەمەنەیە سەیری پشتی ملی ئەکەین پشتی ملی ئەبێت لە 2 ملیمەتر کەمتر بێت ئەگەر زیاتر ئەستور بوو ئەوە پێمانەڵێ ئەم مناڵە نوقسانیەکی هەیە ئیتر بەپێی ئەستوریەکە احتیمالەکە زیاکە مەسەلەن ئەگەر 5 ملی بێ ئەوە لە 150ە ببێ بە 8 ئەوە ئەڕوا بۆ لە 180 پێمانەڵێ ئەم مناڵە نوقسانیەکی گەورەی هەیە نوقسانیەکەش زۆربیان یا داونن یا کرۆمۆسۆمی 13 و 18 و یا نوقسانیان هەیە لە دڵیانە باشە دکتۆر ئێستا بگوڕە پێ بڕم ئەم وێنەی کە ئێستا ئێمە ئیبینین ئەمە چ گرفتێکە یاخود چییە ئەمە ئەگەر دیقەت بێی سەری مناڵەکە دیارە لە پشتی ملی ئەو ڕەشاییەکە قیاس کراوە زۆرە وتمان طبيعية بلا 2 مليمتر كم تربية بس ليرة لواشة كان 10 مليمتر وابزان أما يكسر في معنى الله أم من الله نقصاني كي جوري نقصاني كي جوري هي لبروا بيبقرين بدواي نقصانية كا يتر آية داونا آية ضلا مجموعة أنا جار نخوشي فيروسية أما أنا من بي الله أو كاتين خطوي ترنين هاتشين فحصي كروموسومي بوكين باشە دکتۆر ئەم وێنەیان چییە؟ ئەمە ئەوەیە کە پێ ئەڵێن سۆنەری ملەوەن لای خۆمان وەلەو ناوەکە غەڵەتە لە ڕاستیە ملەوەنەکە بەس ئەو ڕەنگە سروشینەیە خۆی ناوە عیلمیەکەی چییە دۆپلەری جوانەی کە لە سەوت و فیزیایە شارەزابن مانای وایە جوڵەی شتێک ئەتوانی دیاری بکەیت بەهۆی لەرەلەری سەوتیەوە یعنی بەهۆی دەنگەوە کە سۆنەرە ئەتوانی بزانی لە مناڵە خوێن ڕۆشتنە بزانی ئەو خوێنە بەرەوکوێ ئەڕوا چۆن ئەڕوا بە چ سورعەتێک ئەڕوا بە چ ڕسمێک ئەڕوات ئەمە چیمان پێڵەیە لە ناوکەکەیە لە مێشکە لەگەڵ ئەو بۆ دەمارانەی کە ئەچێ بۆ ڕەحمی ئەو ئافرەتە ئەمانە مجموعەیەک زانیاری گرنگمانەیە تێکە چەند خوێن ئەڕوا بۆ ئەم مناڵە ئایا خوێنی باش بۆ ئەڕوا کەمی بۆ ئەڕوا خواردنی باش بۆ ئەڕوا کەمی بۆ ئەڕوا مناڵەکە مشکلەی هەیە تەنگاوە تەنگە نەفەسە ینی ئۆکسجینی باش بۆ ناڕوا ئەمە لە قۆناغێکی دووگیانە ئەم سۆنەراکرێ دکتۆر ئەم سۆنەرە لە قۆناغی دووەمەوە دەست پێکە ینی دوای 13 هەفتە بەس باشترین کاتەوەیە کە لە 16 بکرێ بۆ لەو کاتەیە زانیاریەکان زۆر دقیقترە ئەگەر زووتر بکرێت لەوانەیە هەنێ دقیق نییە لەوانەیە بڵێن لە 150 دقیقە بەڵام لە 16 بە دواوە زۆر ورتە پێمان ئەڵێ کە ئەم مناڵە باشە یا مشکلەی هەیە باشە دکتۆر لە دوای ئەوەی کە ئێوە ئەم سۆنەرە ئەنجامێن و دەستنیشانیەکەن کە مناڵەکە گرفتێکی هەیە لەو کاتەیە پزیشکی تایبەت بەخۆی ئەتوانێت ئەو گرفتەی بۆ چارەسەرکە یاخود هەوڵبات کێشەی ئەو مناڵەگە لە شوێنی خۆی لای یابێ یاخود خوێنی باش نەبێت تەنە نەفەس بێ ئەم گرفتانە توانێت چارەسەرکرێ پێشووی لەدایک بێت بە دڵنیاییەوە هەنێک تۆ یەکەم شت بۆی کە بتوانین گرفتێ چارەسەر بکەی ئەبێ دەستنیشانی بکەیت کە تۆ دەستنیشانت کرد ئەو کاتە زۆر بەی گرفتەکان مەسەلەن لەوانەیە ئەمە فشاری خوێنی هەبێ ئەم دایکە لەوانەیە خوێن خەزبوونەوەی هەبێت ئەمانە هەر یەکە و بەپی خۆی عیلاج وەرەگری متابعەیەکەی و متابعەکەشی
بە سۆنەرەکە ئەکرێت بۆی بزانین گەشەی باشە خوێن ڕۆشتنەکە باشە بەوانە ئەتوانی بزانین ئیسفادەی کردووە لە عیلاجەکەیانە. زۆر باشە دکتۆر ئەم وێنەی تر کە ئێستا لەسەر شاشەیە پێمان بڵێ ئەمە لە ڕێگای چ جۆرە سۆنەرێک خانمی دووگیان ئەتوانێت ئاوا بەڵگەکەی ببینێ؟ ئەمە خەڵک وازانێ ملەوەن ئەمەیە وەکو وتمان ملەوەن ئەوەی ترە کە ڕەنگیە بەڵام ئەمە 3D و 4Dە 3D و 4D کە ئەتوانی بە شێوەیەکی مجەسەم مناڵەکە ببینی یا بەشەکانی مناڵەکە ببینیت و شێوەیەکی تقریبا نزیکە لە ڕاستیەوە و زۆر جارێمە پێش لەدایک بوون ئەم ڕسمەی بۆ ئەگرین دوای لەدایک بوون ڕسمەکە ئەگرنەوە یعنی بە تەواوەتی زۆر لە یەکتریەچێ یا یەکتر دایکاڵێ وەڵا لە منەتچێ یا لە باوکێچێ. باشە دکتۆر لە ڕێگەی ئەم جۆرەیانەوە گرفتەکان دیاری ئەکرێت بۆ نمونە گرفتەکان باشتر دیاری ئەکرێت یاخودنا داون وەکوتمان باشترین کات 11 بۆ 13ەیە کە لە دوای ئەو پژملەی ئەستورە بێت دوایی نامێنێ دوایی ئەتوانین سەیری دڵی بکەین زۆربیان کونیان هەیە لە دڵیانە بەڵام ئەمە زیاتر بۆ شکڵە مەسەن ئەوانەی کە لێویان کەروێشکیە یاخود گوێیان نییە یاخود چاویان نەوەیەکە ئەمە بۆ ئۆرگانەکانی لەشی مناڵەکە شەر دەرەکەی بۆ نمونە دووگورچی ئەمە بۆ ڕووکەشە یعنی بڵێن دەستە قاچە دەم و چاوە بۆ ئەو شوێنان لەبەرەوەی سریدیان بەشی دەرەوە پیشانەیە بەشی ناوە بە سۆنەرە ئەتیادیەکەیە. باشە لە کۆتا ئیتر قۆناغەکانی کۆتایی مناڵەکە کەیتر بەرەو لەدایک بوون بچێ ئەوەی کە ئێوە قۆناغی سێمداندانەوە لەم قۆناغەیە ئێوە کە سۆنەرەکەنەوە بۆچی ئەیکەن دڵنیا بنەوە لە چی بۆ بزان ئەم مناڵە بە تەواوەتی تر ئامادەیە بۆ لەدایک بوون یاخودنا؟ بەڵێ ئێمە لە هەموو مەرحەلەیەکە چەند شتێک هەیە کە بە سۆنەر دیاری ئەەکەین گەشەی مناڵەکە گەشەی قاچی گەشەی سەری گەشەی سکی بەوانە ئەتوانین بزانین گەشەی چەنە ئەتوانین عمرەکەی بزانین وەلەو ئەمە لە بیدایەتەوە ئەبێ دیاری بکرێت دوایی بەس زیاتر بۆ گەشەیە لەگەڵ یا مەسەن ئەو ئاوەی لە دەوری مناڵەکەیە کە ئەمانە هەمووی ئەگەر مشکلەیەک هەبێ طبیعی نەبێ پێمان ئەڵێ کە مناڵەکە مشکلەیەکی هەیە و لەگەڵ یا وەکووتمان دۆپلەرەکەی بۆکەین بۆی بزانین ئۆکسیژین و خواردن و ئەوانەی بۆ ئەچێت ئەمانە لەگەڵ هەج نوقسانیە کە ڕووبە و وەزعی مناڵەکە چۆنە ئایا مناڵەکە دانیشتووە مناڵەکە سوارە بڵێن سەری لە خوارەوەیە یا هەج نوقسانیەکی تر کە دروست ببێ دڵیەتی سنگەتی ئاو لە سکیەتی ئاو لە سیەکانیەتی ئەمانە هەمووی دیاری ئەکرێت لەبەرەوە زۆربەی شتەکان ئەتوانین بزانین و ئەگەر مشکلەیەک هەبێ پێمان ئەڵێ. زۆر باشە دکتۆر ئەمە بە شێوازێکی گشتی باسمان لە گرنگی ئەنجامدانی سۆنەر کرد بۆ خانمانی دووگیان ئەم کاتەکەمی کەماوە با بە شێوازێکی گشتی بۆ هاوڵاتیانی باسکەین هاوڵاتیەکی ئاسایی ئەگەر هیچ گرفتێکی نەبێ بەڕای بەڕێزت گرنگە ساڵانە پشکنینێکی سۆنەر بۆ خۆی بکات؟ خۆی مەسەلەی ئێمە لە هینە لە تۆبە گایدلاینمان هەیە ئەڵێن بەڵام گایدلاین زیاتر بۆ ئەوروپا و ئەوانە دەرکراوە ئەوان دەریان کرد ئێمە دەرمان نەکرد ئەوان بەپی حسابی زۆر شتەکەن مەسەلەن سۆنەرێک لای ئەوان زۆر گرانە بەڵام لای ئێمە هەرزانە وەختی ناوێ ینی لەوێ بەسەرەیە مەسەلەن چەند مایکی بەڵام لێرە ئەتوانی خۆت چیتە لای دکتۆرێکی سۆنەر و لە عینەن ڕۆژا بەرت ئەکەوێت و پارەکەشی ئەوە نیە بەڕاستی سۆنەر لەبەرەوەی زەرەری نییە وەکوتم 50 ساڵە وەکو ئەشیعەن نییە وەکو سیتیسکان نییە یعنی تیشکە لەوانەیە زەرەر لێبە سۆنەر سەوتە دەنگە زەرەری نییە تا ئێستا هیچ زەرەرێکی نییە لەبەرەوە ئەتوانیت کەی ویستت بکرێت و زۆر شت دەرئەخات مەسەلەن لە گورچیلای ئەگەر گرەیەک هەبێ لە غودەیە لە مەمەکە لە ڕەحمە لە هێلکەدانە لە ناوجگەرە تۆ ئەگەر بتوانی ناو بە ناو چێکێکی خۆت بکەی شتێکی زۆر باش شکانە نەخۆشی هەیە ئازاری نییە هەستی پێ ناکەی کاتێک گەزانی گەشتۆتە مەراحلێکی زۆر پێشکەوتوو کە لە چارەسەر دەرچووە بەڵام ئەگەر زوو تەشخیص بکرێ ئەتوانیت زۆر بە ئاسانی نەجاتت بێت و ئەوە سۆنەر یارمەتیمانەیە لەو حاڵەتانەیە. باشە دکتۆر زۆر کەسمان هەیە بە دەست کێشی زۆری لەشەوە ناڵێنێ ڕێژێکی چۆری لە جەستایەتی ورجی بەتەواوەتی گەورە بووە بۆ سۆنەرکردن هەندێک شت لای ئێوە ئاڵۆز نابێت لە کەسێکی ئاسایی؟ وەڵی بە تاکید ئێمە
سۆنەر خۆخۆمانە زەعیفێکی ینی ئەوە بێت کە زۆر جوان پیشانیە ئۆرگانەکانی بەڵام کە قەڵەوە بێت ئەتوانین ینی بیبینین بەڵام ناڕەحەتترە و ئەتوانین دیاری بکەین چەنە چەوری ژێر پێسەکەی چەند چەوری لە ناوسکیا هەیە لەسەر جگەری هەیە و تاثیراتی ئەو چەوریش. باشە دکتۆر بۆچی ئەو کەسانەی کە سۆنەر ئەنجامێنێنە لای پزیشکە بەڕێزەکان بە تایبەت بۆ ناوسک ئەم بابەتانە بۆ وڵێ ئەو زۆر بخۆرەوە ئەو خواردن پەیوەندی چییە بە ئەنجامدانی سۆنەرەوە؟ بەڵێ خۆی سەوت یان دەنگ لە ناو ئاوا زۆر باش ئەڕوات و ئەگەڕێتەوە ینی بوونی ئاوا لێکە ئەو ڕسمە کە بە سۆنەرەکە دەرەچێت زۆر جوان دەرچێت بۆیە مەسەلەن بە تایبەتی میزەڵان کە ئاوی تیاابێ میزی تیاابێ بەشی پشتەوە کە ڕەحم و ئەوانەیە زۆر جوانتر دەرەکەوەی لەوەی بەتاڵ بێ پرۆستاتە مەسەلەن یاخود ناوسکە بەڵام خواردن بەعکسەوە خواردن ئیشەکەمان لێ تێگایە لەبەرەوە دایمەن ئەگەر بتوانی بۆ لایەنی کەم 6 ساعات خواردن نەخورێ بەڵام ئاوێکی باش بەڵێ ئاوێکی باش بخورێ بۆی میزەڵان پڕ بێت و سۆنەرەکەت باشتر دەرەچێت. دەستەکانە خۆش بێت دکتۆر. سپاس بۆ زانینی. هیوادارم سوودی هەبێ بۆ هەموو. دەست خۆش بێ، سپاس بۆ ئامادەبوونت. دەستەکان خۆش. زۆر سپاس.